گەنجێکی کورت بە ناوی وڵات عەبداڵ خەریکی بڵاوکردنەوەی کورتەفیلمێکی ئەنیمەیشنە بە ناونیشانی قەلەڕەش. کورتەفیلمەکە چیرۆکی لێکدابرانی منداڵێک و سەگەکەی لە شاری مووسڵ دەگێڕێتەوە لە کاتی هاتنی چەکدارانی داعش بۆ شاری مووسڵ و دەوروبەری. دواتر هەوڵەکانی هێزی پێشمەرگەی کوردستان نیشان دەدا کاتێ دەیانەوێت ناوچەکە لە چەکدارانی داعش پاک بکەنەوە. وڵات عەبداڵ کە گرافیک دیزاینەرە ئەمڕۆ میوانی 24 پلسە. مەبەستمە لێی بپرسم بزانین چۆن ئەو کارەی ئەنجام داوە و چ پرۆگرامێکی بەکارهێناوە و بۆ گەنجانی کوردستان بەو کەسانێک کە حەز دەکەن کاری لەو شێوازە ئەنجام بدەن چۆنی ئەو کارە دەکرێت. وڵات زۆر بەخێر بیت. وڵات دروستکردنی کورتەفیلم شتێکی سەرنجڕاکێشە، بەڵام شتێکی ئاسانیش نییە. سەرەتا دەمێ باسی ئەو ملۆکەی بزانم چۆن دەستت پێکرد، ئەو بیرۆکیە چۆن بۆ هات، چۆن دەستت پێکرد؟ لەوە دەستی پێکرد زۆر ماوەیەک و زۆر متابعی کورتەفیلمی بیانیمان دەکرد، بەڕاستی شتی جوان دەکرا. یعنی لەگەڵ هاوڕێیان زۆر جاردا دەنیشتین دەمان گوت تۆ بڵێ بتوانین ڕۆژێک شتێکی لەو شێوەیە لە کوردستان بکرێ بە خۆماڵی بی. ئیتر ئەوە بوو ماوەیەک متابعی زۆر، یعنی ئەو توانایەکە هەم بوو خڕم کردەوە و ماوەیەکی زۆر ئیشمان لەسەر کرد. دواتر لەگەڵ هاوڕێیان بە یارمەتی کاکاوە سلێمان کە پێکەوە سیناریۆکەی فیلمەکەماندانە بە پرۆگرامی ئەنریال ئینجن ئیشەکەمان تەواو کرد. زۆر باشە. دیمەنەکان زۆر جوانن. پێدەچی کەوات چیرۆکێکی سەرنجڕاکێشیش بجێڕێتەوە. ئەوەندێک کە بینیمان پەیوەندی بە مووسڵ و شەڕی داعش و پێشمەرگە و وەرە منداڵێک و سەگێکیش لە ترێلەرەکە دەبینین، وەروە پۆستەری کورتەفیلمەکەش پەیوەندی بە سەگەکەوە هەیە. دەمەوێت لە زاری خۆتەوە چیرۆکەمان بۆ بجێڕیەوە ئایا کورتەفیلمەکە باسی چی دەکە بە فەرمی، وەروە چیرۆکەی چۆن دەست پێ دەکە، وەروەها بەرەو کوێ دەڕوە. چیرۆکی کورتەفیلمەکە سەرەتاکەی کە دەستمان پێ کرد وام دانابوو کە بەس ئازاتی پێشمەرگەی و شەڕی مووسڵ و ئەوانەی تێدابی. دواتر لەگەڵ هاوڕێیانی گرافیک جەماعەتی گرافیک ئەوان ئەوهام پێ باشتر بوو چیرۆکێکیش هەبێ لە ناو ڕزگارکردنی مووسڵ. ئیتر بڕیارماندا کە چیرۆکی لێکدابڕانی سەگێک و منداڵەکەی بخینە ناو چیرۆکەکەی. چیرۆکەکە باس لەوەی دەکا کە گێڕانەوەی چیرۆکی لێکدابڕانی منداڵێک و سەگەکەیە لە شاری مووسڵ لە کاتی هاتنی داعش. لەوێ لە کاتی هاتنی داعش سەگەکە سەرگردان دەبێ و دەچێتە لای پێشمەرگە و لەوێ پێشمەرگە کە داخلی ناو شاری مووسڵ دەبن و شاری مووسڵ ڕزگار دەکەن. ئیتر سەگەکە کە دەگەڕێتەوە ناو مووسڵ ئەوەی چاوەڕێی دەکا ئەوە نییە بەداخەوە ڕووداوێکی نەخوازرا و ڕوویداوە. ئیتر چیرۆکی کورتەفیلمەکە ئەوەیە، دوایش بە تەفاسیل شەڵا دەینە سەری. زۆر باش. دروستکردنی ئەو جۆرە کورتەفیلمانە بە شێوەی ئەنیمەیشن کارێکی ئاسان نییە، بەڵام دەتوانین بڵین ئەگەر بێت و قورسری بکەیت بە کامێرەی ڕاستەقینە بچیت تەسویرکەی بچێت لۆکیشن و ئاستاف بەکاربێنی، بەڵام گەنجانی کوردستان توان لە ماڵەوە کارێکی لەو شێوازە ئەنجام بدەن، تەنیا پێویست بە کۆمپیوتەرێکی باشە. جا دەمێت باسی ئەو پرۆگرامم بۆ بکەیت کە ئەو کورتەفیلمەی تێدا وێنە گیراوە و تێدا دروست کراوە. پرۆگرامەکە چییە؟ بەروات چۆنی دەست بۆ پرۆگرامە کردیە و دەمێت بزانم کەوا گەنجانی کوردستان دەتوانن بە پرۆگرامێکی وە کاری لەو شێوازە ئەنجام بدەن. ژیرجان پرۆگرامەکە تەنیا پرۆگرام نییە، زنجیرە پرۆگرامێکە. بۆ نمونە دەبێت سۆفتوێرێکی 3D بە باشی بزانی. من لەو کارە سینەما فۆردین بەکارێنەوە. لە پاڵەویش مارڤیلۆس دیزاینەر کە دیزایانی جلوبەرگی مۆدلینگەکان کارکتەرەکانی پێ دەکەی. لە پاڵ ئەوی سۆفتوێرە ڕئیسەکە کە بەکارمینەوە پشتم پێبەستووە لە ڕێندەر ئەنریال ئینجنە. ئەنریال ئینجن سۆفتوێرەکە لە ساڵی 98ەوە فاوندەرەکەی کە شەریکەی ئیپیک گەیمە ئەوان دروستیان کردووە و یەکەم گەیمی کە پێ دروستکرا ئینجنەکەی تایبەتە بە گەیم، بەڵام دواتر کە پەرەی پێدرا ئێستا شەریکە زەبەلاحەکان هەسڵەن لە تیڤ و لە میدیا زۆر سوودی لێ وەردەگیرێ. سۆفتوێرەکە لەو مەجالانە زۆر ئیسفادەی لێکراوە. لە مەجالی تکەش بۆ نمونە مهندس معماری لە شەریکاتی عقاری ئەوانە زۆر ئیسفادەی دەتوانێت لێ بکەن لە ڕێندەرینگ، چونکە ڕیل ڕێندەرە، ینی پێویستی بە ڕێندەر نییە. کێشە هەرە گەورەکەی گرافیک دیزاینەرەکان کە مۆشن گرافیک ئیشیانە ڕێندەرە، چکە کاتێکی زۆری دەوێت و ڕێندەرەکەش لە پێش چاویان نییە. بەڵام ئەوە ئینجنێکی زۆر باشە، ریل تایمە، ڕێندەرەکە لە پێش چاوتە، ئیشەکەی خۆت دەبینی و زۆر بەسەریایی ئیشەکەت لەبۆ دەکەی. بۆ ئەوی خەڵک تێبگا وشەی ڕێندەر بەمانای چی دێ؟ ڕێندەر کارە گرافیکان. ڕێندەر ژیرجان بەخۆی کاری مۆشن فرێمە وێنە کە تۆ ڕێندەری دەکەی بە هەموو ئەو دیتێڵی کە دەتەوێت لە بۆت ڕێندەرکە وێنە ئەو ئەنیمەیشنە ئەو ئەنیمەیشنە ئێستا دەیبینی لە گرافیکەوە دەکاتە شتێک کە دەیبینی
کۆمەڵە وێنەیەکە کۆمەڵە فرێمێکە ئەو فرێمانە پێویستی بە دیتێل هەیە پێویستی بە گلۆبال ئیلومینیشن تێدا بەکارهاتووە کەلەری تێدا بەکارهاتوو ئەوانە هەموو کاتی دەوێت جاکە ئەو فیلمێکە ئەو کورتە فیلمێکە دەیبینی 5 دقه بۆ 6 دقەیە لەوانەیە بە هزارها فرێمی تێدای بەزارها وێنەی تێدابی کە وێنەی جوڵاوی پێ لێ دروستکراوە زۆر باشە باسی ئەنریل ئینجنت کرد پرۆگرامێکی بەخۆڕاییە لە ئینتەرنێت بەردەستە تۆزە کۆمپیوتەرێکی تۆزە بەهێزی دەوێت بەڵام ئیدی هەموو گەنجێک دەتوانێت سوودی لێ وەربگرێت جا پرسیارەکەی منەوەی ئەگەر گەنجێک لە ماڵەوە بێن حەز بە ئەو جۆرە کارەکە کە تۆ دەیکەی بۆ منە تۆ لە تەلەڤیزیۆن کار دەکەی وەروە مۆشن دیزاینەری ینی گرافیک دیزاینەری وەروە کورتە فیلمێش دروست کردووە ئامۆژگاری تۆ بۆ گەنجێک چییە بیەوێ کارێکی لەو شێوازە بکە چۆنی دەست پێ بکە ئامۆژگاری من ئەوەیە با دەست پێ بکە چونکە ئەنریال ئینجن ئێستا 100% فریە نازم لەوانەیە ساڵێکی ترەوانە بێت چونکە دەنگۆیەک هەیە کە لە بۆ کاری گەورەتر و باشتر و ئەوانە لەوانەیە محدود بکرێ بەڵام تا ئێستا فریە سوفتوێرێکە دەتوانانی زۆر استفادەی لێ بکەن لە ڕووی دروستکردنی ئەنیمەیشن لە ڕووی دروستکردنی گەیم لە بیرمان نەچێ ئەو ئینجنەت تایبەت کە دروستکرا لە بۆ گەیمی دروستکرا بەڵێ یاری فۆرتنایتی پێ دروست دەکات بەناوبانگترین فۆرتنایتی پێ دروستکرا بەڵێ ئامۆژگاری من ئەوەیە با دەست پێ بکەن بەڵام بە سوفتوێرێکی تریدیش لەگەڵی بزانن چونکە بە تەنیا بە ئەنریال ئینجن ناکرێن ئەنریال ئینجن ژیر جان ئیشی ئەوەیە ڕێندەرت لە بۆ دەکەن تێکسچەرینگی زۆر جوانە لە ڕووی مۆنتاژێکی کاملی پێ دەکرێت یعنی ئەنریال ئینجن کە هاتە مەدان ئاسانکاریێکی زۆری کرد لە ڕیل تایم نەک لە دروستکردنی مۆدلینگ دروستکردنی مۆدلینگیشی پێ دەکرێت بەڵام ئەو کوالیتێت ناداتێت کە دەتەوێت زۆر لە برادران پرسیاریان کردبوو لە فەیسبوک و ئەوانە لە سوۆشال میدیا کە ئەو ئیشە چۆن کرایە ئیشەکە ئەنریال ئینجنی تێدا بەکارهێنرا وەکو ئینجن سینەما فۆردی بەکاراتیە لە بۆ مۆدلینگ ئەنریال ئینجن ئۆپشنێکەکەی هەیە تا هیومن لە بۆ دروستکردنی کاراکتەری بەڕاستی زۆر شتێکی پرۆفشناڵە زۆر استفادەم لێ کرد لە کورتە فیلمەکەی و لەگەڵیشیدا لە بۆ مۆنتاژ ئەدۆ پریمەر و ئافتەر و ئەوانش سوودم لێ وەرگرت زۆر باشانی ئێستا خەڵک دەتوانێت لە یوتیوب سەیری توتوریال بکە فێرکاری بکە و خۆشی لاسایی بکاتەوە واتە پێویستی بەوە نییە وەکو جاران بچێت لە کۆلێژێک بخوێنێ یان کۆرسێکی گرانبەهای هزاران دۆلاری وەربگرێ لە ماڵەوە دەتوانی کارەکەی کۆمپیوتەر بتوانێت کورتە فیلمێک شتێکی لە بابەتیان یاریەک دروست بکات کۆمپیوتەرێکی باشی دەوێت ئەگەر یاریبی یاری پێویستی بە شارەزای لە کۆد هەیە ئەنریال ئینجن بەخۆی C++ بەکاردێنێ ئەگەر ئەوانەی دیڤلۆپەرن لە گەیمی دەتوانن استفادەی لێ بکەن چونکە دیزاینەر فەرقی هەیە لەگەڵ گەیم دیڤلۆپەر ئەوەیە کە لە پشتەوە ئیش دەکا ئیشی کۆدینگی دەکا دیزاینەر ئەوەیە کە ئینتەرفەیسەکە دەیبینی ئیتر دوو ئیشی زۆر لێک جیایە لە بۆ دروستکردنی گەیم و ئەوانە دەبی کابرا بە تیم بێ بەڕاستی بەس کورتە فیلم و ئەوانە دەتوانی ئیشەشی بکە لە ماڵی بەڵێ بە کۆمپیوتەرێک بەس کۆمپیوتەرێکە کەمێک باش بی خۆت گۆتێنی لە یوتیوب و لەو جیانە کۆرسی باشەیە دەتوانانی استفادە لێ بکات و زۆر باشە باسی تیمت کرد جا دەمەوێت بزانم چی هاوکاری کردی لە دروستکردنی ئەو کورتە فیلمە لە کورتە فیلمەکەی ئەلحەقی کوردستان 24 هاوکاری سەرەکی بوو دواتر هاوڕێیان کاوە سلێمان پێکەوە سناریۆکەماندانا هەژار شەواڵی و لەوەند عوسمان و سامان عەزیز هاوکاری سەرەکیم بوون خۆشت بەڕاو تێبینەکانت ئیشەکەت دەوڵەمەند کرد زۆر باشە تۆ کارمەندی بەشی ڤیزاردی کوردستان 24 هەروە گرافیک دیزاینەری و ماوەی چەندین ساڵە لە کوردستان 24 کار دەکەن گرافیکی کوردستان 24 ئێستا چۆنە چ تەکنۆلۆژیایەک بەکاردێنین وەکو دەبینین گرافیک لە بۆ مەسەڵەن کاتی هەواڵەکان دروست دەکرێت لە کاتی کە بێژەر هەواڵی سیاسی پێشکەش دەکات گرافیکی زۆر سەرنجڕاکێش دەبینین چی بەکاردێنن چ تەکنۆلۆژیایەکی نوێی جیهانی لە کوردستان 24 ئێستا بەکاردێن دەتوانم بڵێم کوردستان 24 یەکە گرافیکەکە یەکە لە هەرە باشترین گرافیکەکانی ئێستا لە نێو تەلەڤیزیۆنە کوردیەکان بە تایبەتی لە ڕووی مۆشن و لە ڕووی ستیل فرێم و لە ڕووی سۆشال میدیاوە گەنجی بەتوانامان هەیە گرافیک دیزاینەری زۆر باشمان هەیە ئەو تەقەنیانە ئێستا لەو تەلەڤیزیۆنێ بەکاردێ ژیر جان ناتوانم بڵێم زۆر بەرزە بەس ینی ئەوەندەی کرا هەتا ئێستا کراوە شتی زۆر باش کرایە ئیشی مۆشن کە ڕۆژانە کە دادەبەزی لە شاشەوانە ئافتەر ئیفێکتە بە زۆری ئەو ئین هاوس و گرافیکانەی ڕۆژانە دەڕۆن ڤیدیۆ وەڵڤیزارتە ئەوانیت کەشکە لە کاتی بەرنامەکان و کاتی پێشەکی هەواڵەکان دەڕۆن سینەما فۆردی و ئیتر هەر یەکە و هەر دیزاینەرە و بە سوفتوێرێکیش دەکات ناتوانانی محدودیکەی بڵێ چونکە سوفتوێر ئێستا زۆرە هەیە بە بڵندەریش دەکات هەیە بە سینەما فۆردیش دەکات هەیە تەنیا ئافتەر ئیفێکت بەکاردێنین
زۆر باشە وڵات کورتە فیلمەکە ئێستا پێما بێت لە فستیڤالێک وەرگیراوە و پلانت چییە لە داهاتوو ئەو کورتە فیلمە ببیتە فستیڤالی دیکە یان خەڵک چۆن بیبینێ پلانت هەیە بۆ بڵاوکردنەوەی فستیڤال ئەو فستیڤالانەی تەقدیمم کردووە ئەو فستیڤالانن کە بێ بەرامبەرن یەک لە فستیڤالە هەرە باشەکان کە بێ بەرامبەر بوو ئەوە بوو کە تەقدیممان کرد و ئۆکەی وەرگرت فستیڤالی نێودەوڵەتی مۆسکۆ بوو بۆ کاری 3D ئۆکەی وەرگرت و ئەوڕۆ ڕۆژی فستیڤالەکەیە ئەوڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی فستیڤالەکەیە فستیڤال زۆرە فستیڤالی ناوخۆی لە بۆ دوو فستیڤالمان ناردیە فستیڤالێکی ناوخۆ لە شاری هەولێر دەکرێت ئەویش ئۆکەی وەرگرتیە بەڵام فستیڤالەکانی تر کە بڵێم زۆربیان کولفەی دەوێت پارەی داخل بوون و ئەوانە ینی مەسروفی هەیە لەبەرەوە زۆر ئەوەم نەکرد زۆر لە بۆ فستیڤالەکانی ترم نەنا لەبەرە و کێشەی زۆر باشە دوا پرسیار لێت بکەم ئەوەیە ئێستا قەلەڕەش ڕێڤن کورتە فیلمێکەوە ئامادەیە پلاین داهاتوو چییە دەتوێت لەو کارە بەردەوام بی چیرۆکی دیکە بجێڕیتەوە لە ڕێگەی ئەنیمەیشنەوە یان هەر درێژە بە گرافیک دیزاینەری خۆ دەدەێت ژیرکە ئەو کارام کرد حەزم لێ بوو مۆرکەچی کوردەواری لە مەجای گرافیک و مۆشن هەمان بی چونکە مۆڵکی کوردەواری زۆر کەمە حەزشم لێیە ئیشەڵڵا کاری یەکەمە کاری ئاخریش نابی بەردەوام دەبین ئیشی جوانتر و ئیشەڵڵا ئەگە خوا تەمەن بدە ئەو جارە ئیشەکەی بە گروپ دەیکەین حتمما کوالیتەکەی باشتر دەبی و ئیشەڵڵا چاوەڕێشتی باشتر مەلەکە زۆر باشە وڵات عەبداڵ زۆر سپاس میوانی ستودیۆبی بە هیوای ئەوەی کەوا لە فستیڤالە جیهانیەکان خەڵاتی باش بەدەست بێت بەخێر بێت